ئەو لایەنانەی بانگەشەی یەکریزی نێوماڵی کوردیانە کرد لەبەر خاتری پۆستێک لە ئێستادا بەوەدی جیا ڕویان کردوتە بەغدا کە تا ئێستا 8 کورد کاندیدن بۆ پۆستی سەرۆکۆمار کە ئەمە ئەوە گەیەنێ یەکریزی ماڵی کورد ئەوەی کە باس کراوە جگە لە خورافەیەک و درۆیەکی شاخدار هیچی دیکە نەبووە ئەگینا هەمووی بۆ ئیمتیازات و پۆست وەرگرتن بووە قەزیەکە لە ناوخۆی کوردستان دەرچووە ئێستا لە پایتەختی بەغدایە ئەو دوو هێزە سیاسی و قەناعەتیان ئەوە بۆ دروست بووە کە بەغدا چارەسەرە بۆیە پرۆژەی سربەخۆیی و ڕیفراندۆم و ئەو بابەتانەی کەوا جۆرێک لە شەماعە بوو بەکاریانە هێنا بۆ ئەوەی فریوی خەڵکی پێ بدەن بۆ خۆڵکردنە چاوی خەڵک ئێستا و بابەتە نەماوە ئێستا گەڕانەوە بەرەو بەهێزکردنی دەوڵەتی مەرکەزیە تەدەخولاتی ئەقلیمی و دەولی تێکەوتووە بۆیە سراع لەسەر نفوزی ئەو لایەنانەی کە ئەیانەوێ پۆستی سەرۆکۆمار بپچڕن چونکە پۆستی سەرۆکۆمار پۆست یەکێکە لەو حەوت پۆستە سیادیە کە هەیە لە عێراقا بۆ پۆستێکە واجهەیەکی دەولی هەیە بۆیە لە ئێستادا هەردوو هێزی خاوەن دەسەڵات لە هەرێمی کوردستانە پارتی وێکێتی بەجیا کاندیدیان پێشکەش کردووە و چاوەڕێی ئەوەن کەوا لە ڕێگەی پشگیری دەوڵەتی ئەقلیمیەوە ئەو بابەتە یەکلا بێتەوە چ دەوڵەتێکی ئەقلیمی یان نێونەتەوەی پشگیری هەر کامیان بکەوە پۆستەکە لە بەرژەوەندی ئەویان تەواو بێت نا بەدڵنیاویەوە لەو کاتا ئیتر عەمەلیەکە جێبەجێ ئەکرێ بەوەی انتخاباتەکە دەست پێەکە تاوان انتخاباتەکە بەدڵنیاویەوە بە قۆناغی یەکەم تێناپەڕێ مادەم کاندیدەکان زۆرن ئەکەوێتە مەرحەلەی دووەم مەرحەلەی دووەم جیاواز لە سەرۆکی پەرلەمان و جێگری یەکەم و جێگری دووەم پێویستی بە ئەکسەری مطلقاً نییە واتە پێویستی بە 166 دەنگ نییە بۆ دەرچوون تەنها پێویستی بە ئەغلبەی بەسیطەیە کامیان دەنگێک لەوی دیکان زیاتری هێنا ئەوە دەرچووە